کاتیەوەی بزانین هونەرمەند عادل هەورامی چی ئەڵێت سەبارەت بە وتنەوەی گۆرانیەکەی لەلایەن شنیار نەجیبەوە، چی شەڵێت سەبارەت بە وتنەوەی هەر بەرهەمێکی تری هەر گۆرانێکی تری لەلایەن هونەرمەندانی دیکەوە. لەم چاوپێکەوتنەیە لەگەڵ هاوکارمان سۆنیا باس لە نوێترین کار و پرۆژە هونەریەکانی خۆشیەکەت. مام سعادل سڵاو لە میوادارین باش بەخێر بێن زۆر سپاس. ئێمە لە دوانی شنیار نەجیبمان وەرگرت کە بۆ یەکەم جارێتی گۆرانی بە شێوەزاری هەورامێڵێت ئەو قورس بوو، بەڵام باسی توی کرد کە هاوکاری کورتۆر ئەچێ لەسەر و گۆرانی کە یڵێتەوە. ئای دەنگی خۆشە شنیار من لێرەوە ڕێزووی تایبەتیمەیە بۆی کۆپلەیەکم بۆ وتیەوە بەس لە کاتی ئەداکردنە ئاوە و ئەمانە تر تۆزێ هی نێویست هاوکاریم کرد لەوەیە ماشەڵڵا بە یەک سەفەر وتی خۆی کچێکی بەڕێزە و دەنگیشی خۆشە و لەم کارەشمانە کارێکی دوێتمان هەیە پێکەوە. باسێکی ئەوەمان بۆ بکە ئەوە چ بەرهەمێکی تۆیە و تا چەند چاوەڕوانەکەیت بە باشی پێشکەشی بکات. ئاوازەکە ئاوازێکی هەورامیە، هۆنراوەکەی سەیدیە، وەختی خۆی لەگەڵ خاتوماریا وتومانە بێکەوە لێرە و ڕێز و خۆشەویستیم هەیە بۆی و برادران هونەرمەندان موزیکسیسیان داوایان کرد کە دووبارەی کەینەوە. منیش پێم خۆش بوو لەگەڵ شنیارە پێشکەشی ئەوادارانی بکەین. شنیار پێیوتین کە لە داهاتووە پێی خۆشە بێت ئەگەر بێت و بەرهەمێک هەبێت بە هەورامی بیڵێت تا چەند تۆ پشگیری ئەوەکەی لەسەرەوە. من نەک بەرهەمێ، من دوو بەرهەم داناوە کە بەیەکۆ ئینشاڵڵا پێشکەشی بکەین. چاوەڕوانەکەیت کە بۆ نمونە هەر کەسێک توانای ئەوەی هەیە کە بەرهەمێک بە شێوەزاری هەورامیا خود ئەمە دیاری کراوە هەموو کەسێک بێت و بێوێت گۆرانێکی هەورامی بڵێت بەڕێی تۆ ئەتوانێت یاخود ناتوانێت. سۆرانی زۆر زەحمەتە بتوانێت گۆرانی هەورامی بڵێ، بەڵام ئەداکردن زۆر دەورە بینێت. ئەگەر فێر بکرێ یا خۆی گۆڕاگر بێت بۆ کاری هەورامی بڕوا بکە زۆر ئاسانە بێت، بەڵام ئەبێ تەمرینی چاکی تێبکات. کاتە ئەمەشکاری تۆ بۆیە کە زیاتر گوێ بگرن. وڵی من داوایان لێکم، یعنی ئەوەی کە نەتوانێ گۆرانی هەورامی بڵێ بانێڵێ باشترە. پێم جوان نییە، پێشم خۆش نییە. بۆ گۆرانیەکی تۆی وتبێتەوانە، بەڵام بە جۆرێک وتبێتەوە تۆ لەسەری نەبوو بێت کە بۆ شێوازە وتوێتەوە. وڵی زۆرن من دەستخۆشیان لەکەم، هەڵبەتە بەرهەمەکان بەلاوە جوان بۆ خۆشویستی منیان دەدڵابەوە دەستیان خۆش بێ، بەڵام بتوانن ئەوە نیە زیاتر گۆڕاگری کارەکانمان بن ئەو کاتە بوترێەوە چکە بۆ تا هەوادارانیش پیان خۆشەوا بێت. کاکاتە لە من لێرەوە بەدەرەفە تێزانم بزانم تۆ هیچ کار و پرۆژێکی نوێت لە پلانە ئەنجامی بیت لە ساڵی نوێ؟ وڵی پرۆژەمان زۆرە، بەڵام مەبینی کارەساتی وایەتە پێشەوە دڵتەنگە بیت و کارە هونەرەکان ڕاگری شاڵا بۆ نەورۆز بۆ دوای نەورۆز شاڵا کاری جوانمانە بێت. ئێمە زۆر سپاس دەکەین بۆم چاوپێکەوتنە لەگەڵ بەڕێستان. خۆشحاڵم ڕێزمەیە بۆ کورسات مەگەزین بە تایبەتی هەردوو پێشکەشکارەکە ساوێن و ڕەوەند ساوێن خان ئەترەوە یەک دوو جار کارم کردو لەگەڵ یا دەستخۆشی لەێ چای کاکە ڕەوەندیشمان چەکەم.